سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی کەناڵی هیوا، من گۆنا سعید خۆشحاڵم لە بەرنامەیەکی ترە لەگەڵ ئێوە بە یەک ئەگەینەوە بۆ دروستکردنی گفتوگۆیەک، ئەم جارەیان سەبارەت بە مێژووی سەرکوتی سیاسی لە کوردستان و شەپۆلێکی تری نوێی سەرکوت لە هەرێمی کوردستان. بۆ ئەوەی کە گفتوگۆکەمان بە شێوەیەک بڕواتە پێشەوە کە چالاکوانان و ئەوانەی کە لە بەرامبەر و بۆ بەرگریکردن لە ئازادی ڕادەربڕین وەستاونەتەوە بتوانن دەنگی خۆیان لە لێرەوە بەرز بکەنەوە و لێکدانەوەیکی هەمەلایەنە بۆ ئەم شەپۆلە تازەی سەرکوت لە هەرێمی کوردستان بکەینەوە. من هەردوو بەڕێزان دەشتی جەمال و پێشڕۆ ئیسماعیلم بان کردووە کە پێکەوە ئەم گفتوگۆیە بەرینە ڕێوە. بە خێراتن لە هەردووکتانەکەم، سوپاسی ئامادەبوونتانەکەم. زۆر سپاس دەکەین. هەڵبەت پێشەوەی کە بچمە سەر تەوەری یەکەمی باسەکانمان، ئەمەوێ ئەوە بڵێم کە دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەوە ماوەی 29 ساڵە سەرکوتکردنی نەیارانی سیاسی بە شێوەی جۆرا و جۆر، سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین بە شێوەی جۆرا و جۆر هەمیشە بەشێک بووە لە کار و کردەی ئەو. لەلایەکەوە ڕاونان و ئەشکەنجەی ئەو کەسولایانانەی کە بە شێوەیەک ناڕزایەتیان دەربڕیوە لە بەرامبەر دەسەڵاتیان و لێرەدا بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵاتدار باسەکەین، شێوازی سەرکوتکردن هەر لە زیندانیکردن تا تیرۆر تا ئەشکەنجە، هەڕەشەی ئەشکەنجە و جۆری تر هەمیشە بەشێک بوون لە کار و کردەی ئەم حیزبانە لە وەکوتمان لە 29 ساڵی ڕابردووە. بۆ نمونە مامەڵەیان لەگەڵ لە یانگرانی یەکتر لە سەردەمی شەڕی ناوخۆیە، شار بە دەرکردنی خەڵک، دوورخستنەوەی لە یانگرانیان، دەست بە سەراگرتنی ماڵ و مڵک و بێموچەکردنیان، هەتا دەگات بە تیرۆرکردن و لە ناوبردنی کەسانی ناسرا و کاریگەر، ڕابران و خۆشەویستانی نێو خەڵک. بۆ نمونە لەوانە هەر لە سەرەتای نەوەتەکانەوە نەزیر عومەر، بەکر عەلی، دواتریش ویداد حسین، سەردەشت عوسمان کاوە گەرمیانی، 5 هاوڕێی حیزبی کۆمونیستی کرێکاری لە سلێمانی، حەمەی حەلاق و هاوڕێکانی و چەندین نمونەی تر کە ئەکرێ بیهێنینەوەکو نمونەی سەرکوت و تیرۆر لە هەرێمی کوردستان لەژێر دەستی لەژێر دەسەڵاتی هەردوو حیزبی دەسەڵاتدارە. لەمانەش زیاتر، بۆ نمونەی پیلانگێڕی، ڕێگە خۆشکردن بۆ هەندێک گروپی تیرۆریست، بۆ گروپی توندڕە و کە بتوانن ئەوانیش دەستیان بگا بە تیرۆر، لە نمونەی تیرۆری شاپور و قابیل، لە نمونەی تیرۆری فەرهاد فەرەج و چەندین نمونەی تر. ئەم دەسەڵاتە لە 29 ساڵی ڕابردووە بەمەوە نەوەستاوە، تەنانەت بەردەوام خەریکی گرتنەبەری ڕێگای جۆرا و جۆر بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان بووە. بۆ نمونە چەند ساڵێ لەوەبەر یاسایەکیان هێنا بە ناوی یاسای پاراستنی پیرۆزی ئاینیەکانەوە. لەوەش زیاتر هەر هەمووی مانگێ لەوەبەر یاسایەکی تریان هێنا لەژێر بە هەمان ناوەڕۆکەوە، بەڵام بە هەمان مەبەستەوە، بۆ هەمان هەدەف، ئەویش بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری، ئازادی هەڵسوڕانی سیاسی و ئازادی ڕادەربڕین. ماوەیەکە هەڵمەتێکی تری ئەم دەسەڵاتە دەستی پێکردووە. ئەم جاریان تونتر لە جاران لە ژێر سایە و دەسەڵاتی کابینەی نوێمە بەرامبەر بەدەیان چالاکوان و هەڵسوڕانی سیاسی و مەدەنی کە هەر لە ڕەشبگیری و گرتنیان و زیندانی کردنیان. ئەم حملەیەش بۆ هەندێک لە مانگی 6ەوە 2020 و بۆ هەندێک لە مانگی 8 و 9 ئەم ساڵا دەستی پێکردووە. دەستگیرکردنی ئەم هەڵسوڕاوانە جگەلەوەی کە ڕێگەنەدان بە سەردانی کردنیان، ڕێگەنەدان بەوەی کە پارێزەریان هەبێ، ڕێگەنەدان بەوەی کە وەتەنانەت هەواڵی ئەشکەنجەدانیان، هەواڵی ئەوەی کە خەریکە تۆمەتی جۆرا و جۆریان بۆ بەڕێەخەن. ئەمانە هەمووی ئەو هەواڵانن کە لەم هەڵمەتێ تازەی سەرکوتی سیاسیا لە هەرێمی کوردستان دێنە دەرەوە. لەم بارەیەوە من پێم خۆشە سەرەتا کاک پێشڕەو تێڕوانینەکانی تۆ بزانم لەسەر ئەوەی یاخود ئەو زانیاریانەی لای ئێوە هەیە سەبارەت بەوەی کە
بارودۆخی گیراوەکان چییە؟ چی ئەزانین لەسەریان؟ کە سوکار و بۆ نمونە کە سوکاریان حاڵیان چۆنە، ئایا توانیویانە پارێزەر بگرن، ئایا توانیویانە سەردانیان بکەن، چ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی ئەو خەڵکە بەرگری لە خۆی بکات لە بەرامبەر بەو تۆمەتانی کە بەرەو ڕوویان کراوەتەوانێ؟ سەرەتا سپاس بۆ بوارپێدانم بۆ دوان سەربارە و مەسەلەیە کە بەلای منەوە مەسلەیەکی زۆر زۆر گرنگە بە تایبەتی لەم هەلومەرجی ئەمڕی کوردستانە. لە ڕاستیە من نامێت تەنها پشت بەستم بە میدیا کۆمەڵایەتەکان یاخوو بە میدیا بە شێوەیەکی گشتی، بەڵکو زۆر زانیاریمان ڕاستە و خۆ پێگەیشتووە لە کەسانێکی نزیک لە خۆیانەوە، لە کەسانێکی بادینانەوە کە ئاگادارن لە هەلومەرجەکان بە شێوەیەکی وا باسیەکەن کە لە هەلومەرجەکان کە زۆر کەس ئەمڕۆ بەراوردێکی ئەکا بە ئەو زیندانیانەی کە لە سەردەمی حیزبی بەعزدا لەژێر ئەشکەنجەیا بوون. تەنانەت ڕۆژانە باسی ئەوە کرێت کە هیچ فەرقێکیان نییە و ئەمانە هاتون هەمان جێگای حیزبی بەعسی لە ناوچویان بردوێتەوە. بۆکەوەی جەنابتان باسی کرد ئەو زیندانیانە لە مانگی هەنێکیان لە مانگی حوتەوە، لە مانگی هەشتەوە یاخود لە مانگی دەوە ژیراون. زۆربەی ئەم زیندانیانە هیچ پەیوەندیشان بە کەس و کاریانەوە نەماوە. تەنها ئەوەی من ئاگادارمیشە لەوانە شێروان شێروانیە بۆ چەند دقیقەیەک کە ئەکرێ بڵێ لە بینی 2 تا 3 دقیقەیە توانیویەتی پارێزەرەکەی و ئەندامێکی خاتی سوور ببینێت. ئەوەش تەنها لەو چەند دقیقەیە توانیویەتی پیان بڵێت کە من ئەشکەنجەیەکی زۆر دراوم، تەنانەت ناچاریان کردوم کە دان بە هەنێشتا بنێم کە بە هیچ شێوەیە ئاگاشم لێ نییە، بەڵکو پیان نووسیمەتەوە و سەرەتا بە زمانی کوردی، پاشان بۆیان کردن بە زمانی عەرەبی و داوایان لێکردن بە زمانی عەرەبی ئیمزای لەسەر بکەن. وەڵامی ئەوانی ژۆ بۆکەوان تێناگەن لەوە، بێگومانم دیکە هەنێکیان ڕەنگە تێگەش بێ، بەڵام وەکووینە بەکڕیان هێناوە کە ئەوان لەوە تێناگەن و یانەیە بە زمانی کوردی شتەکان بنووسێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشا لە ژێر ئەشکەنجەیە ناچاریان کردوون کە ئیمزای شتەکان بکەن. لە ڕاستیە وەکو ئەوەی باس ئەکرێت کەسانێکی پیاوی دەسەڵات وەکو دیندار زێباری کە بەرپرسە لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم بە ڕێکخراوە ئینتەرناسیۆناڵەکانیەوە نەوە یاخود ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە، تاکو ئێستا دوو بەیاننامەی بڵاو کردوێتەوە. لەیەکێ لە بەیاننامەکانیە وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی دەسەڵات کۆمەڵێ تۆمەتی خسۆتە پاڵ ئەو زیندانیانە کە ئەتوانم بڵێم تەواویان بێبنەمان، وەکو ئەوەی کە ئەمانە هاوکاریان لە وڵاتانی بێگانە وەرگرتووە، کە من زۆرجار لە خۆمە پرسم وڵاتانی بێگانە ئەبێ کێ بێ وڵاتانی بێگانە، لە کاتێکە کە هەرێمی کوردستان پابند و سەرشۆڕی خۆی وڵاتانی ئیقلیمیە، بە تایبەتی ئێران و تورکیا. هەروەها ئەگەر وڵاتانی ئەوروپا بێت، من لەو باوەڕیان نیم کە یاخو ئەمریکا بێت، من باوەڕ لەو باوەڕیان نیم کە ئەوان بە شێوەیەکی ناشەفاف هاوکاری بنێرن بۆ کەسێک یاخو بۆ ڕێکخراوێک. بەڵێ کاک پێشڕەوکەوا بێ نەیانتوانیوە پارێزەریان هەبێ و یاخود بەرگری لە خۆیان بکەن و تەنانەت ڕێگەی لە ڕاستیە پارێزەر وەکو پارێزەری خۆبەخش خەڵکانی هاتوونەتە پێشەوە پارێزەران کە خۆبەخش بەرگریان لێ بکەن، بەڵام ئەم بە پارێزەرانە هیچ چانسێکیان نەیاورێت، شانسێکی ئەویان نەدراوەتێ، بوارێکی ئەویان نەدراوەتێ کە بەرگریان لێ بکەن، وەکو ئەوەی کە دیندار زێبانی جار لە جاری دووهەمی بڵاوکراوەکە دوانیە باسی ئەوەی کرد کە ئەمانە لەلایەن دادگاوە ژیراون و هیچ پەیوەندێکی بە حکوومەتەوە نییە، ئەمەش بێگومان هیچ بنەمایەشی نییە. من نامێت لێرە لە قسەوە بکەم کە دادگا لای ئێمە هیچ بێلایەنیەکی نییە وەکو ئەوەی کە لی چاوەڕوانەکرێ، بەڵکو هەروەها باسی ئەوەی کردو کە
کەس و کارەکانیان و خێزانیان دیوە تەنانەت چەند هزار کەس و کارەکانیان چوون تاکو بەردەمی بەڕێوەبەرهاتی گشتی پاراستنی هەولێر و دووهۆک وەڵامیان نیاونێتەوە نیان هێشتۆ بە هیچ شوێ چاپێکوتنیان لەگەڵا بکەن. بەڵێ دەشتی دێمە لای تۆ ئەمەوێ بزانم ئەوەندەی ئێوە سەرەتا ئاگدار بن بەڵام دواتر هەر بە گشتیش پێم خۆشە بزانم ئایا ئەم گرتنانە ئەم دەستگیرکردنانە کاری جیاجیا و دابراون لە یەکتر یاخۆت بەناوعێکی تر بڵێم دەسەڵات بۆچی ئەم هەڵمەتەی ئەم چەند مانگی ئەخیر دەست پێ کردووە و بۆچی ئەم کەسانەی گرتووە و زیندانی کردوون و بەم شێوەی ئێستا مامەڵەشیانەکات. بەڵێ ئەم کاتتان باش سپاس بۆ ئێوە و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی کەناڵی هیوا. دەمەوێت لەو جێگەیەوە دەست پێ بکەم ئەوەی کە بۆچی ئەحزابی بۆژوا ناسیۆنالیستی کورد بە تایبەتی ئەم دەورەیە ئەم هەڵمەتەی بەڕێخستووە. دەبێ هەروە خۆت بە دروست لە سەرەتای بەرنامەکە باست کرد کوشتن و تیرۆر و ڕفاندن و سەرکوت هەمیشە هەڵسوکەوتێکی گیانەکراوە بووە لە سونەت و خەسڵەت و شێوازێک ئەحزابی بۆژوا ناسیۆنالیسمی کورد لە بەرامبەر مخالفینی خۆیان ناکردویانان تۆ یەک تۆس بچینە دواوە مێژووی ئەم حیزبانە ببینی لە 1940ەکانەوە کە پارتی دیموکراتی کوردستان دامەزراوە ئێستا خۆیان دەڵێن هەتا تەنانە دەم احترافاتانەی ئەخیری کێشمەکێشێک کە لە نێو کتێبەکانی ئاڵای شۆڕش و تاریخی کۆمەڵایە هاتووە هەموو ئەو مێژۆ ڕەشە ئەهێنێتەوە بەردەم بەرچاوی خەڵکی کوردستان کە ئەمانە تەنانەت وەختێکە لە شاخی شابوون چۆن تەعاملیان کردووە بە بڕای منم حیزبانە بە تەواوەتی دژی ئازادی دژی هەموو جۆر هەڵسوکەوتێکی هەموو هەڵسوکەوتێک بوون کە دەسەڵاتی ئەوان لەق بکە تەنانەت ئەوەشیان قبول نە بۆختێ لە شاخا بوون ئەحزابی تر دروست ببێ پێشبڕچێ بکا لەگەڵ ئەوانە هەمیشە لیان داوان تا باڵی جەلالی و مەلایی کە دروستە بێ ئەو دەورەیە وە چۆن ئەمانە لە ڕاونانی یەکترەوە دەستیان پێکردووە لە چۆن وابەستە بە سیاسەتی دەوڵەتانی منتیقەکە ئەو دەورەی شا ئەمریکا حکومەتی بەعز هەموو ئەم پێشبڕکێشیان لە پێناومانەوەی بەرژەوەندی خۆیان وە شەریک بوون لەگەڵ دەسەڵاتی مرکزیا بۆ بۆیە توان بڵم بازنەی شەڕ مفاوەزات ئاشتی بازنەیەک بۆ کە مێژووی ئەم بزوتنەوەیە پێماوە لە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد کە کردویانە و من پێم وایە ئەوەی کە ئێستەژەیکەن درێژەی هەمان ئەوەیە هەمان ئەو شێوازەیە لە قبول نەکردنی مخالفینی سیاسی ترسان لە دەنگە ناڕازیەکان ترسان لە ئازادی و تەنانەت ئەو هەڵمەتەی کە ئەم دەورەیە بە تایبەتی دەستیان پێکردووە خەڵک بۆ سەرەتاترین داخوازی خۆی هاتۆتە مەیدان ئەوان لەوەژە ترسن من پێم وایە ئەوەی کە ئەم دەورەیە بزات ئەحزابی ناسیۆنالیستی کردووە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەم حەملەی دەست پێ کردووە بە بڕای من ڕیشەکەی گەڕێتەوە بۆی کە دەسەڵاتی ئەحزابی بۆژوا ناسیۆنالیسمی کورد لە قەیرانێکی قوڵدایە لە قەیرانێکی هەمەلایەنەی سیاسی ئابووری کۆمەڵایەتیدایە ئەوانە جوابیان پێ نییە بۆ داخوازیەکانی خەڵک ئەوانە قەتیزگیریان کردووە ئەو ڕەوەندەی کە لە 1990ەوە درێژەی هەیە ڕاوەستان لە نێو جێژاوی سیاسی و یاریکردنی دەوڵەتانی منتیقەکە و دەوری کێشمەکێشی دەوڵەتە زلهێزەکان ئەم شتە لەسەر حاکمیەتی ئەوان هەتا شەڕی پارتی وێچێتی 4 ساڵ دەیان خەڵکییان کردە قوربانی هەمووی بۆ بوو کە بڕۆن لەگەڵ دەسەڵاتە شەرنجام خۆیان چن مفاوەزات بکەن ئێستا ئەم دەسەڵاتە لە قەیرانایە هیچ جوابێکی پێ نییە هەموو بەتایبەتی لە دوای ڕوخانی خەلافەتی داعش و سەرکەوتنی با بڵێن حشدی شعبی و حکوومەتی عێراقی لەم شەڕەیە تەوازنی هێزێ حکوومەتێکی تەوافقی کە لە دوای ڕوخانی ڕەمی بەعسەوە بەرئەنجامی هاوسەنگی هێزی ئەو کاتە بە ئیمتیازاتێکەوە بەماندرا ئەمانە هەمووی بە حەوایە چوو لە دوای سەرکەوتنی حشدی شعبی ئەمانە بۆیە ئەمانە ئێستا لە قەیرانان جوابیان پێ نییە جگەر لەوەی کە ڕیزبەندی حزاب لە کوردستانە تێک چووە کێشمەکێشی بینی یەکێتی پارتی و هەموو حزاب و لایەنە سیاسەکان
و ئەمانە گیریان کردووە هیچ جوابێکیان پێنیە و هەموو دەسەڵاتێکی لە دەورانی قەیرانە دەزەباب بۆ سەرکوت تونگەکاتەوە. ئەگەر دەورەیە تۆ تەماشاکەین لە 2011 بەرەو دووە کە ئەو دەورەی بژانەوەی با بڵێن اقتصادی ڕووداوی کە خۆیان ناوێنێن دەستگرتنی سەدان کۆمپانیا بۆ کوردستان و بۆ ئەوەی کە سەرمایە ساخکەنەوە بۆ ئەوەی کە کرێکار و هێزی کاری هەرزان بەدەست بێنن بە لێشاو زیاد لە 218 دانە پرۆژان بردە پەرلەمانەوە. بەڵام هەتا ئەوەی کە ئێستا لەم کاتەیە بۆچی ئەم پرۆژانە دێنن کە بەڕێزت باسی کرد ئەوەی کە بۆ مەحدودکردنی بەرتەسکردنەوەی ئازادی لە بەرامبەر ئەوەیەگە هەر کەسێ 7 ساڵ زیندانی بۆ وانی کە بێحورمەتی بکەن بە ڕموزی نیشتیمانی و قەومیەکان تا ئەوەی بۆ میدیا هاتۆتە پێشەوە. هەموو ئەو مەبەستمێن پرۆژە بڕیانەی لەم دەورەیە هاتووە هەمووی ئەمانە حەلقەیەکە یەک بە دوایەک دەسەڵات دەستی بۆ بە لە قەیرانەکە گیری کردو و دەزانێت ئێستا شەپۆلێکی گەورە و ناڕزایەتی ئەوەی کە تۆ لە لوبنانە دەیبینی لە وڵاتەکانە دەیبینی ئەزانێت کە دەرچی بۆ کردووە کە خەڵک بۆنیان وەلانانی ئەم دەسەڵاتەوە کردەوە خەڵک بە چەند زمان لە چاوپێکەوتنیا ئەگەر تۆ تەماشای هەتا کەناڵەکانی NRT و میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان بکەی خەڵک بە ئەنواع عشقال زمان ئەم شتەڵێتەوە دەڵێ ئەم دەسەڵاتە بێ بڕوە بۆ لەبەرەوەی خەڵک 30 ساڵە بە دروست تەجروبەی ئەم دەسەڵاتەی کردووە حکومەتی دوو قۆڵیانی بینیوە حکومەتی 5 قۆڵیانی بینیوە حکومەتی 3 قۆڵیانی بینیوە پەرلەمانی بینیوە هەموو ئەو لایەنە ئۆپۆسیۆنانەی لە دوو کەوانەیە ئیدیعای گۆڕانی چاکسازی لە ڕێگەی پەرلەمانەوە دەسا و دەستپێکردنی دەسەڵات و هەتا گۆڕینی دەموچاوەکان کە نەوەی نوێ باسیەکان خەڵک هەموو ئەم تەجروبانەی لە دەسەڵات و لە حیزبە سیاسەکان بینیوەتەوە بۆی خەڵک هیچ بڕوایەکی بۆ نەماوە سەرنجام باز لە وەلانانی ئەم دەسەڵاتەکە وە پارتی زۆر باش ئەم شتە ئەزانەیە کە لە ماوەی 29 ساڵە لەژێر حاکمێتی خۆیان بە زەبری چەک بە زەبری سەرکوت ڕێگەی بە هیچ جۆر ئازادیەک نەداوە و هەموو ناڕزایەتیەک و هەموو دەنگێکی ناڕازی بە کوشتن وەڵام پێداوەتەوە ئەزانی خەتەری ئەم شتە لە زۆنی زەردا چ مەسەلەیەکە بۆیە بە بڕوای من دەسەڵات ئەم دەورەیە بەهۆی قەیرانێک کەتیای گیری کردووە و دەرەکردنی بەوەی کە خەڵک دەیەوێ ئەم دەسەڵاتە وەلا بنێ بۆیە هاتووە بە ئەنواع عشقال شێوە سەرکوتی تون کردوتەوە و ئەم حەملانەی دوومانگی ڕابردوو بە بڕوای من ئەو هەوڵانەیە کە دەسەڵات ئەیدا لە بێتوانایی بە خواست و پێداویستەکانی خەڵک لە موچە لە بێکاری لە برینی خزمەت گوزارەکان لە بەڵای کۆرۆناکەوەک گەڵای دار ئێستا بەداخەوە گیانی هاوڵاتیانی هەرێمی گیان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەسێنێ و هەتا بە تایبەتیکردنی هەموو ئەو کەرتە گشتیانەی ئەگەر نووزەیەکیان تیاما بێ بۆ خزمەت گوزاری خەڵک بەداخەوە خەسخانەکان بووەتە شوێنی مەرگ بۆ خەڵک هەتا سەرکوتی ئازادی هەتا ناچارکردنی هەموو گەنجانە کە ڕێگای هات و نەهات و مردن و دەریا هەڵبژێرن بەخاتێوەی لە ژیانێکی شایستە بەهرەمەند بن بۆیە دەسەڵات بە بڕوای من ئەمە دەکا بەخاتیەوەی کە لە دەسەڵاتە بمێنێتەوە توانایی وەڵامدانەوەی بە پێداویستەکانی خەڵک نییە بۆیە دێ سەرکوت تونگەکاتەوە سەرکوتیش ئەمە ڕێگەیەکێتی بەشێکەوەی کە ئەڕوا لە گرتنی دەزەباب و ئەو نخبە پێشڕەوانەی کە بۆ نمونە کەسانێکن کە ڕێکخەری ناڕەزایەتیەکانن کەسانێکن کە ئەنووسن کە ڕەخنیان هەیە لەم دەسەڵاتە ئەچێت دەست لە بەشی پێشڕەبی کۆمەلگایە کەسانی وەکو شێروانی کەسانێک کە ئەوانەی ئەم دەورەیە لە ناڕەزایەتەکانی زاخۆ و بادینانە گیراون کە کەسانێکن کە ڕەخنیان بەم دەسەڵاتە گرتووە و ئەو دەیەوێ قەڵەمە ئازاو بوویەرەکان سەر بڕێ و ئەوێ خەڵک ساکت کە بە هەموو ئەو مەئاساتەی شۆرەوەری و موسیبەتانی کە بەسەری خەڵکە دایان سەپانەوە دەوێت خەڵکی بێدەنگ خەڵکی خامۆش خەڵک خامۆش کاتەوە و ڕاگرێ و خەڵک بە دیار سیاستەکانی ئەوان لە چاوەڕوانی بینی ڕێکەوتنی خۆیان و بەغا و یاخود یاریکردن لە چوارچێوەی سیاستی دەوڵەتانی پریالیستی و سیاستانی دەوڵەتی منتیقەکەی هەمیشە یاری بکەن و خەڵک بە بێت دەستکەوت بنێرنەوە بۆ ماڵەوە بۆیە
ئەگەر کورتی کەمەوە ئەوژەوەیە کە ئەم هەوڵانەی دەسەڵات هەوڵێکە بۆ کبکردنی خەڵک، هەوڵێکە بۆ ناردنەوەی خەڵک بۆ ماڵەوە، هەوڵێکە بۆ ترسانی خەڵک کە خەڵک ناڕەزایەتەکانی خەڵک نەگاتە و ئاستەی کە ئەمڕۆ خەڵک بە ئەنواش قا زمان تعبیری لێکا و بۆیە یە سەرکوت تونگەکاتەوە و یاسا ژێنێتە گۆڕێەوە هەموو یاسایانەشی بۆ لە قاڵبدانی ئازادی و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ترسانی خەڵک و درێژەدانە بە سیاسەتی دژی ئازادی کە ئالاتوڵی 30 ساڵی ڕابردوو هەردوو ئەحزابی دەسەڵاتداری ناسیۆنالیزمی کورد بە هێزی شاکانیان بەسەر خەڵکی کوردستاندایان سەپانەوە. دەستخۆش دەشتی کەوا بێ ئەوە زۆر دروستە کە دەسەڵات خۆی لە قەیرانێکایە پێی ناکرێ خزمەتگوزاری یاخود موچە یاخود دابینی ژیان و گوزەرانی خەڵک بکاوە بە نیازیش نییە بیکە و لە هەمان کاتا بارودۆخێک هەیە کە خەڵک ناڕازیە بەردەوام ناڕزایەتی هەیە هەر بۆیە ئەمیش لە پێناو ئەوەی کە ڕێگە بەم ناڕزایەتیانە بگرێت دەستی بردۆ بۆ سەرکوت بەپێی ئەو قسە و باسانەی کە دەکرێت نەک تەنها ئەم کەسانە زیندانی کراون و بەڵکو ئەم جارە دەسەڵات ئامادە نیە تەنانەت ڕێگە ببینینیان ڕێگە بە بەرگریکردن لە خۆیان و یاخود بەپێی هەندێ هەواڵ نیازی هەیە کە تۆمەتی جۆراجۆریان بۆ دروستکە. لە هەمان کاتە ئەو کەسانش کە ئێستا لە کوردستان ئازادن و ناڕازین بەما باز لەوە دەکەن کە لە ئێستاە بارودۆخێ دروست بووە کە تەنانەت ناڕزایەتی دەربڕین کۆبوونەوە هەوڵدان هەمووی بەرەوڕووی هەڕەشە و لێدان و توندوتیژی دەستگای ئاسایش و دەستگای حکوومەت دەبێتەوە. ئێمە لە تەوەری دووەمە ئەچینە سەرباسی ئەو کار و چالاکیانەی کە هەم ئێوە و هەم خەڵکێکی تری زۆر پێی هەستاون. بۆ ئێستا هیوادارم کە بینەرانی کەناڵی هیوا لەگەڵمان بن ناوبڕێکی کورتەکەین و دێینەوە لاتان. بینەرانی ئازیزی کەناڵی هیوا سوپاسدانەکەین کە لەگەڵمان ماونەتەوە. من لەگەڵ هەردوو میوانم دەشتی جەمال و پێشڕۆ ئیسماعیل لەسەر سەبارەت بە شەپۆلێکی تری سەرکوت لە هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەم بەرنامەیە. لە تەوەری دووەمە پێشڕۆ پێم خۆشە پرسیار لە تۆ بکەم کە ئەو کار و چالاکیانە چین، چونکە ئاگدارین لە چەندین جۆری چالاکی تا ئێستا کراوە لە ماوەی ڕابردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم سەرکوت و زیندانیکردنە ببینەوە یا تا لایەنی کەم ڕێکخراوە جیهانیەکان ئاگدار بکرێنەوە لەوەی کە بارودۆخی زیندانیەکان خراپە و هیچ بوارێکی بەرگریکردنیان پێنەدراوە. پێم خۆشە لەو بارەیەوە لەسەر ئەو کار و چالاکیانەی تا ئێستا کراوە بۆمان بدوێ. لە ڕاستیە کار و چالاکیەکان ئەتوانین لە دوو لایەنەوە سەیری بکەین. لەو لانەوەی کە لە کوردستانەوە چی کراوە، لەو لانەوەی چۆن لەوێدەوە دەستپێشکەری کراوە، لەو لانەوەی کە لە ئەوروپا چی کراوە. ئەگەر چی ینی بە ڕاشکاوانە قسە بکەم لە هەردوو لایەوە وەڵامانەوەیکی تەواوی ئەو ڕووداوانە نەبووە، ئەو کارە ساتانە نەبووە کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە. لە کوردستانەوە خەڵکانێکی زۆر وەکو کەمپین
نامیان ئاراچەی دەستگا جیاوازەکان کردووە لەوانە وەکو ڕێکخراوەکانی پاراستنی مافی مرۆڤ، ئەمنستی ئینتەرناشنال، هومان ڕایت وۆچ، هەروەها بۆ زۆر لە ڕێکخراوەکانی ناو یەکێتی ئەوروپا، هەروەها بە هاوکاری لەگەڵ ئەوانە زۆر لە چالاکوانانی یاخو ڕێکخراوە مەدەنیەکان کە لە ئەوروپا جێگیرن یا کەسانی چالاکوان کە لە ئەوروپا جێگیرن هاوکار بوون لەگەڵ یانەوە هاوبەش بوون لە گەیاندنی ئەو کەمپینانە و ئەو داواکاریانە و ئەو ناڕزایی دەربڕینیانە بەرامبەر ئەو هەلومەرجی ئەمڕۆ لە کوردستانە هەیە بۆ دەستگایانە لە ڕێگای بە زمانەکانی خۆیان هەروەها بەڵام وەکو ئەوەی کە چالاکی وەکو جاران هەندێ جار خۆپشاندانەکرا ناڕزایی دەرئەبرا لە ڕادێژی زۆر کەمتر بۆ لە جاران و زۆر کەمتر لە چاوەڕوانکراو ئەویشێکی لەوانە ڕەنگە هۆکارەکەی بێڕێتەوە بۆ بێگومان کۆمەڵی هۆکار هەیە بەڵام هۆکاری ئانی ڕەنگە لەوە بێکە نەخۆشی کۆرۆنا جۆرە کارەسادێکە لە هەنێ وڵاتانە تەنانەت بە هیچ شێوازێ ڕێگای کۆبوونەوە خەڵکی نادرێ بێگومان لە کوردستانیش ئەو حاڵەتە هەیە بەڵام لە کوردستانە بەوەکو هەموو بارێکی تریان هەمیشە بە شێوازێکی دووڕوویی مامەڵە لەسەر شتەکان ناکەن کاتێکە کۆبوونەوە لە بەرژەوەندی خۆیان نابێت وەکوی زۆر جار بینیمان لە مەسلەی یادی ڕەفەراندۆمی شکست خواردووە ڕێگا پێدراو بوو بەڵام لەگەڵ کۆبوونەوەی کەمترین خەڵکیان ڕێگا پێدراو نییە بەڵام لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەی خەڵکی ڕێگا پێدراو نییە لەبەر ئەوە وەکەوەی کابینم تەنها چالاکیەکان لە چوارچێوە و لە بازنەی ناڕزایی دەربڕین لە ڕێگای نامە و پەیوەندی ئەلەکترۆنی بە دەستگاکانەوەیە. بەڵێ دەشتی ویستم تۆ نەختی زیاتر لەسەر مەسلەی ئەو بارودۆخەی کە لە کوردستان بارودۆخی ناڕزایەتی بەم سەرکوتە لە کوردستان هاتۆتە پێشێت چۆنا ئایا ئەو کەسانی هەڵسوراوان و چالاکوانان لە هەرێم ئەوانەی کە خەڵکانی ئازادی خواست لە هەرێمی کوردستان چ شێوازێکی تریان لە بەردەم بووە کە ناڕزایەتی دەربڕن بەرامبەر بەم سەرکوتانە من حەزەکەم هەر لە تۆ پێشتریش خۆت ئیشارەت کەمێ بەمەیە بۆچی ئەم مەسەلەیە زیاتر لە هەولێر و لە بادینان هەم ناڕزایەتی با بڵێن هەرم باسەکرێ و هەم ناڕزایەتیەکانیش زیاتر بەسباسی ئەم دوو ناوچەیە ئەکەن پێم خۆشە کەمێ زیاتر لەسەر ئەوە بدوێت بۆمان بەڵێتەمان بە باسی ناڕزایەتەکان ئینسانەکرێ بە درێژی باسی بکاوەک باسێکی سربەخۆەوەی کە وەزعی بە گشتی ناڕزایەتەکان لە چه ئاستێکایە چونکە بەڕاستی لە 30 ساڵی دەسەڵاتدارەتی ئەم دوو حیزبەیە بە بەردەوامی خەڵک ناڕزایەتی بووە لە کوردستانە ناڕزایەتی پەرشوو بڵاو بووە بە شێوازی جۆراجۆر هەتا ئەو دەورەی سووتانی مونمنتی هەڵەبجە و دەستەی ناڕزایەتەکان و حەڤەی شوبات کە ئیلهامی لە شۆشەکانی بەهاری عەرەبی وەرگرت و بەداخەوە ئەو لایەنانی کە ئیدعای ئۆپۆزیسیۆنیانە کرد سواری شەپۆلی ناڕزایەتی بوون و خواست و مەسائلێک کە خەڵک بۆی هاتە مەیدان بەلاڕێیا بردیان بۆ دەستکەوتێکە خۆیان دایانویست بۆیە توانم بڵم ئەمە باسێکی گشتگیرە کرێنسان لە زاویی جۆراجۆر و باسی هەتا زۆرفی ناڕزایەتەکان جێگاو ڕێگای ئەم ناڕزایەتیانە لە چ ئاستێکایە لە شوێنی ترا بە درێژی باسکە بەڵام بە کولی لە کوردستانە ناڕزایەتی هەیە و ئەم ناڕزایەتیانە بەداخەوە پەرشوبڵاوە لە ئێستاە من باسی ئەو دەورێ ناکەم دەورەی بایکۆتی مامۆستایان و ئەو دەورەی کە لە بەرامبەر بڕینی موچە و هەمومانەیە هاتە مەیدان حتمما ئێستا ناڕزایەتەکان عوایقی خۆی هەیە حاڵەتێکی چاوەڕوانی هەیە ناڕزایەتەکان حاڵەتێکی چاوەڕوانی ئەوەی کە وەگوتم بە دەلیلی ئەو کاکەژەویش ئاماژەی پێ ئێستا دۆخێکەیە دۆخی کۆڕۆنا برسێتی و فەلاکەتی خەڵک هەتا ئەوەی کە زۆریەک لە شێوازی ئەو ناڕزایەتیانەی کە لە ڕابردووە بووە زۆری بە ئاکامێک نەگەیشتون و هەتا زاڵبوونی ئوفقێک بەسەر ئەو ناڕزایەتیانەیە کە لە ڕابردووە بوون
هەتا نوعی ناڕەزایەتەکان شێوازیان لە شکلی بایەکۆتەوە تا گرتنی جادە و نوعی مەبەستمێ ئەو ناڕەزایەتیانە بوون شێوازی جۆرا و جۆر بوون کە هاوکاتیش زاڵبوونی ئوفوقی ئەو حیزبولایەنە سیاسانی تر کە بۆ خۆیان بردویانە بەدەستکەوت لەژێر ناوی بردویانە ژێر ناوی چاکسازیە لەژێر ناوی ڕۆژێ بۆ هەتا ڕۆژێ گەڕانەوە خۆیان بەسەر بەخۆ بۆ بەغا هەتا هەڵبژاردننی ئەوان بەدەم ڕاستی ناڕەزایەتەکان هەموو ئەمانە بە بڕوای من زۆحفێ بوون کە لە ناڕەزایەتەکانە بوون و هەتا نەبوونی ڕەهبەرایەتیەک کە بزانێ هەنگاو بە هەنگاو تەئمینی سەرکەوتنەکانی ئەو ناڕەزایەتیە بکە ئەو بەرەو ئەو شوێنەی ببا کە مەبەستە جگەل لە ئەو مەتاڵبانی کە بەرحەقن بۆ خەڵک بێنرێتە دی هاوکاتیش دابڕاو لە وەقێکی سیاسی کە بە بڕای من وەزعی کوردستان وەزی ئەم ناجێگیری سیاسی کە ئێستا هەیە ئوفوقێکی سیاسیە و ئەم جوڵانە ناڕەزایەتیانە ئوفوقێک کە ڕەهبەرانی ئەم ناڕەزایەتیانە جوتیکەن لەگەڵ جوڵانەوەیکی سیاسی کە بەرەو ئەوە بەرەو وەلانانی ئەم دەسەڵاتە بچێ هەتا قەتیسمانی لە زۆر جێگایە تا ئێستا ناڕەزایەتانە نەچۆتە شوێنی کار و ژیان نەچۆتە شوێنی ناوەندەکانی کارەوە ئەمانە هەمووی مشکلاتێک بوون کە لە دەورەی ڕابردووە بوون و بەڵام لەگەڵ خۆشیاتوان بڵم ناڕەزایەتی لە کورسان لە زال بەقوتی خۆی باقیە بەڵام و گوتم حاڵەتێکی چاوەڕوانی هەیە خەڵک لە دەرفەتێک ئەگەڕێ ئاوا نییە کە ئێستا ئەم مەسلەیەش بە بڕای من تەنیا لە بادینانە نییە ڕەنگێکم بە دەلیلەوەی کە باسم کرد پارتی دیموکراتی کوردستان لە لەژێر قەڵەمڕەوی خۆیان هەمیشە ڕێگەی بە هیچ دەنگێکی ناڕازی نەداوە و زۆرترینە بۆشە زۆرترین ناڕەزایی تێکان و لەبەری زۆنی سەوزا بۆ نەبەو دەلیلەی کە یەکێتی ئازادیە سەلمێنێ و پارتی نایسەلمێنێ هەر ئەوانیش پێیان کرابێ هەر دەورێ قواتی تایبەت و ئاسایش و دار و بەردانهێناوەتە ئەوەی کە پارتی کردوتی یەکێتیش لەژێر لە زۆنی سەوزا بەرامبەر بە دەنگی ناڕازی بەرامبەر بە قەڵەمە ئازا و بوێرەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەرامبەر بە مخالفینی سیاسی سەرڕەن بە زۆری بوێسان لیستێک بژمێرە لە تیرۆری کاوەگەرمیانی و لێدان لە هاوڕێیان کوشتنی 5 هاوڕێ ئێمە بە ڕۆژی ڕووناک تا حەمەی حەلاق و تا فەرهاد فەرەج و کەلان ئیسلامیەکان و تا بەکر عەلی و دەیان تا کوشتنی سەدان ژن لە ژەسایی ئەو دەسەڵاتەیە و ئێستاش هەردوو لایەن بۆیان بکرێ هەر کاتێ بزانن ناڕەزایەتیەک ڕووی لە گەورە بوونەوە و ڕووی لەوەیە معلومە ئەوانە وەسیلەی سەرکوت هەمیشە بەکارێن بۆیە لە هەردوو زۆنا بە بڕای من سەرکوتی ناڕەزایەتی درێژەی بۆ بەتابەتیەوەمان لەبیر نەچێت سەرەتا و ناڕەزایەتیانە لە ڕانیە و قەڵاتزیەوانە کە قواتی تایبەتیان هێنا مناڵیان گرت و فەزای شاریان بەهێزی میلیشیا گرت بۆ ترسان و خەفەقان و ناردنەوەی خەڵک بەدەستی خاڵی بۆ ماڵەوە بەڵام ئەوەی کە لە بادینانە وەک باسم کرد ئەوە شتێکە کە پارتی بە تایبەتی هەڕەشەیە بۆ سەر مانەوەی دەسەڵاتەکەی ئەزانێ کە پایی دەسەڵاتەکەی کەوتۆتە لەرزی وەختێ لەژێر سایی دەسەڵاتی خۆیان 30 ساڵە ئەو بانوو عشقال شێوە هەموو سایلێکی گرتۆتە بەر ئێستا هەتا چاودێری داناوە بە پێ واگاداریانی کە ئێمە پەیوەندیانی کە پێمانەگار لە بادینە ینی هەڵسوڕاوی سیاسی و ڕۆژنامە نووس نییە تەقیبیان بەسەرەوە ئاساییشیان بەسەرەوە دانا نابن لەبەری زۆنی سەوزیشە هەر ئەو زانیارانەمان پێگەیشت ینی بە بەردەوامە تا خەڵکانێک کە پێشتر شتیان نووسیوە مخالەفەتیان بووە چوزانم کتێبیان بڵاو کردوتەوە هەشتێکیان لەسەر پارتی و دەسەڵاتەکەی وتووە ئێستامانە هەتا ئەمل قەبزی مەزموعەیەک دەرچوو بوو لە چەند ڕۆژی ڕابردووە ئاگادارین هەتا بۆ چەند پارێزەرێک گرتنی ئەمانە شوێن بزرکردنیان ئەمە مەبەستم وەیە هەموو ڕێگەیەکی گرتۆتە بەر پارتی بەخاتی وەگوتم خەڵک بترسێنن و خەڵک بێدەنکەن دەمی خەڵک دابخەن و پایی دەسەڵاتەکان نەکەوێتە مەترسیەوە بۆ ئەوانە بەڕای من دەشتی ئەمەوێت کەمێ بینەوە سەر ئەوەی کە ئەو کار و چالاکیانە کە کراوە کە ئێوە ژەزانم کە هەردووکتان بەشێکن لێی
چ کاریگەریەکی داناوە تا ئێستا ئەزانین کە ئەوەی کاک پێشڕۆ باسی کرد ئەوەی کە ئێوەش باستان کرد بەدەیان نامەی ناڕزایەتی کراوەتە سەرم دەسەڵاتە لە ئەنجامی ئەو کارانی کە کراوە بە تایبەت ئەم کارانی کە لە دەرەوە کراوە ئەم کارە نامە ناڕزایەتیانی کە دراوە بە یەکێتی ئەوروپا و بە ئەندام پەرلەمانەکان و بە چەند ڕێکخراوێک و بە پێم وابێ ئێوە لێرە تەنانەت بە جەرمی کۆبن سەرۆکی پێشووی حیزبی لەیبەر پشتیوانی زۆرتان هێنا بۆ ئەم مەسەلەیە ئەمەوێ لەوە تێبگەم ئەگەر ئێوە و دوای ئەوە هەواڵی لەم چەند ڕۆژە هەواڵی دامەزرانی کۆمیتەیەک بۆ بەرگریکردن لە زیندانیانی سیاسی و بۆ وەستانەوە بەرامبەر بەم سەرکوتە بەم شوێ لە سەرکوت ئەمە کەمێ زیاتر بدوێن لەسەر ئەوەی کە کارەکان چه ئەنجامێکی هەبوو یاخود چی بەدەستهێناوە و پێشم خۆشە بە دوای ئەوە باسی بکەن لەوەی کە کاردانەوەی دەسەڵات چی بووە بۆچیش ئەمە گرنگە کە هەم کارەکان چی بۆ چه ئەنجامێکی هێناوە هەم کاردانەوەی دەسەڵات چی بووە لەم ڕۆژانە لەوانەیە دڵنیام کە هەردووکتان بینیوتانە ڕاگەاندنێک هاتە دەرەوە لەلایەن ئەنجومەنی ئاسایشی پارتیەوە لەو ڕاگەاندنە ئینسان بە جۆرێک ئەوەی کە بە تایبەت ئەزمموی شەپۆلەکانی تری سەرکوتی ئەم دەسەڵاتی هەبێ تێئگا کە ئەم ڕاگەیاندنەی پارتی بە جۆرێک زۆر سوورە لەسەر ئەوەی کە ئەم زیندانیانە ئازاد نەکا سوورە لەسەر ئەوەی کە تۆمەتیان بۆ دروست بکاوە تۆمەتەکانیان نەک تەنها لە کوردستانە بەڕەسمی بناسێنێ بەڵکو هەوڵەدا لە دنیای دەرەوەیە بەڕەسمی بناسێنێ ئەوێت تۆمەتەکانیان پەیوەست کاتەوە بە مەسلەی تیرۆرەوە ئەزانێت کە مەسلەی تیرۆر مەسلەیەکی فراوانە لە دنیاە و حکوومەت و دەوڵەتەکانی وڵاتانی تر بەردەوام لەسەر ئەم قەزیان بە جدی وەرگرتووە بە تایبەت هەمیشە خۆمان ئاگدارین کە لە هەر وڵاتێکی ئەوروپیا قەزەیەکی تیرۆرە بێت تیرۆر و کوشتنە بێ بە تایبەت تیرۆر لەلایەن تیرۆری ئیسلامی ئۆمانەوە خێرا ڕاگەاندنەکان ئەم مەسەلانە زۆر گەوراکەن هەستەکەی ئەم ڕاگەاندنەی ئەنجومەنی ئاسایشی پارتی لە ڕاستیە هاتووە ئەم قەزەیە قۆستۆتەوە و ئەوێ ئەم تۆمەت بەخشینەوەیە بە هەڵسوراوانی سیاسی بە خەڵکانی ئازادی خواست پەیوەست کاتەوە سەرێکی بە مەسلەی تیرۆرەوە و من واتی ئەگەم من وا هەستەکەم کە ئەم ڕاگەاندنەی ئەنجومەنی ئاسایش بۆیە ئەم کارەی کردووە لە هەوڵێکایە کە قەناعەت بکە بە دنیای دەرەوە کە یاخۆت چۆنڵێ بە جۆرێک لە پشتی پەردەی کارکردن لە دژی تیرۆرەوە ئەم جۆرە سەرکوتە بشارێتەوە و ڕێگەنەیە ئەم با بڵین ئەم کارانەی کە ئێوە کردوتانە ڕێگەنەیە ئەم کەمپینەی کە بە دژی بەڕێکخراوە کاریگەری دابنێ واتە دەوڵەتانی گیان پشتیوانی لە زیندانیەکان بکەن ڕێکخراوە گیانەکان پشتیوانیان لێ بکەن لە ژێر ناوی ئەمەی کە ئەمە قەزەی تیرۆرە ئەوەی کە من خوێندنەوەم بۆ مەسلەی ڕاگەاندنەکەی ئەنجومەنی ئاسایشی پارتی کرد ئەمەیە بۆیە پێم خۆشە سەرەتا حەزەکەم دەشتی بەردەوامی بە قسەکانی دواتریش کاک پێشڕە و ڕای خۆی لەسەر ئەمە بڵێ ئەنجامی ئەو کەمپین و کارانەی ئێوە چییە چی کردووە لە دەسەڵات و ئایا ئێوە ئەم ڕاگەاندنەی ئەنجومەنی ئاسایش چۆنە بینەوە کاردانەوەی دەسەڵاتی پارتی بە تایبەت چۆنە بینەوە لە بەرامبەر ئەم چالاکیانە کە کردوتانە دەشتی فەرموو بەڵێ تەمان ئێمە جەبهەیەکی گیانیمان کردوتەوە بەڕاستی بەڕووی ئەم هەڵسو کەوتە سەرکردگەرانەی دەسەڵات لە کوردستانەوە ئەمە خۆی بۆ خۆی گرنگە بە بڕوای من ئەوەی کە ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ئەم هەڵمەتانەی دەسەڵات بە تایبەتی لە دوای خۆپشاندانەکانی ڕانیە و قەڵات زێ و دواتری دهۆک و زاخۆ و شوێنەکانی تر ئێمە کەمپینێکمان بەڕێخست لەسەر تاسەری وڵاتانی ئەوروپا و لە خۆپشاندانەوە دەستی پێکرد بۆ بەردەم نووسینگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا نامەناردنی ناڕەزایەتی و داواکردنی پشتیوانی لە ناوەندە گیانەکان لە ڕێکخراوەکانی وەک ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕێکخراوی چاودێری نێودەوڵەتی بۆ مافەکانی مرۆڤ و دەیان ئەحزاب و ئیتیحادیە و ئەحزابی چەپ و کۆمۆنیست و یەکێتی کرێکاری لە دنیاە خۆشبەختانە بەشێکی زۆر لەمانە وەڵامیان داوەتەوە و نامەی ناڕەزایەتیان ئاڕاستەی نووسینگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە و ئەوانی تەنگەتاو کردووە بە بڕای من و هەر ئەوەی کە لە ژێر ئەم گوشارانەدا بوو کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە لەندەن وەڵامی
یەکێک لەو ڕێکخراوانەی کە نامی ناڕەزایەتی بۆ نابروندا بۆ گوایە کە کوردستان ئەمن و ئەمانە و ئەوانیش دیموکراسیت ڕعایەتەکەن و خۆپشاندانیش بە ڕێگەیەکی دیموکراسی هەروەگوۆی لە ئەوروپای چێتە پێ لە کوردستانی شاچێتە پێش هەموو کەسانەشی کە ژیراون بەردراون هەر ئەمە بۆ خۆی احترامن دووڕوویەک و درۆکردنێکی ئاشکرایی دەسەڵات بووە لەژێر ئەو تەنگەتا و فشارەیە کە لەلایەنە مەحزاب و لایەنانەوە کراوەتە سەریان طبعا ئەمە بەشێک بۆ لە کاری ئێمە هەموو شتێک نییە هێنانی ئەم نامەی پشتیوانیانە ئەمانە هەمووی بۆ فشار بوون بۆ فشارخستنە سەر دەسەڵات بوون بەشێکی تری کاری ئێمە ئەوەیە کە ئەم حزاب و لەلایەن و سەرانی ئەم حیزبانە لە نێو ناوەندە جیهانیەکانە ڕیسوا بکەین بەڕاستی هەر ئەوەی ئەو نامانەی کە لەلایەن ئێمە و خەڵکی ئازادی خواست لە شۆنە جۆراوجۆرەکانەوە بۆ پەرلەمانی ئەوروپا نێراوە بۆ ئەحزاب و ڕێکخراوی چێتەکرێکارەکان نێراوە کە چیتر ئەمانە ناتوانن ئەو حەقیان پێ نەدرێت کە بەناوی نوێنەری خەڵکی کوردستانەوە دەرکەون و ئەمانە ڕیسوا بکرێن و ئەمانە بخەینە بەردەم ئەم گوشاری خەڵکی ئازادی خوازی دنیاوە زیاتر لەمانە هەر لە درێژێم هەوڵانی ئێمە ماوەی چەند هەفتەیەکە کۆمیتەی بەرگری لە ماف و ئازادەکانی خەڵکی کوردستانمان کە لە کۆمەڵێ لە خەڵکی ئازادی خواز و داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ لە ناو دەرەوەی کوردستان دروست کردووە و هەدەف و ئامانجی ئەمەوەیە کە ئەم شارانەی دەسەڵات لەسەر خەڵکی ئازادی خواز و ڕۆژنامە نووسان و هەڵسوڕاوانی سیاسی هەڵگرین و هاوکاتیش ئەو کەسانی کە ئێستا گرتوونی بە زووترین کات ئازادیان کە ئێمە لە سەرەتای کارمانین لە کۆمیتەکەیە بازەکەم مەزموعە کارمان بۆ خۆمان داناوە ئەوڵین کارێکە کراوە نامەیەک بۆ سەرجەم پەرلەمانتارەکانی ئەوروپا بۆ ئەو کەسانی کە متعاتفن هەتا بە قەزەی خەڵکی کوردستان و بۆ چەندین حیزب و لایەن و ڕێکخراوی سیاسیمان ناردووە و حتمما ئەمانە بە بڕوای من تەسیری هەیە بۆ سەردەسەڵات ئەگەر تەسیرەکانی ئەمڕۆژ نەبیندێ هەر ئەوەی کە ئەو ڕەدفعلەی کە ئەمڕۆ دەسەڵات بەرامبەر بەمە نیشانی داوە بە بڕوای من نیشانەی تەنگەتاوبوونیانە بەرامبەر بەم ئاعترازاتانە ومێ ئەوەش بڵێم کە ئێمە بەمانەوە شەوەڕا ناوەستین چونکە بەشێک لە خەباتێک ئێمە دەستمان بۆ بردووە لە دەرەوەی وڵات بەشێکی دانەبراوە لە خەبات و ناڕەزایەتەکانی خەڵک کە ئەمڕۆ لە هەموو کونج و کۆڵان و جێگەیەکی کوردستاندا بەرز بۆتەوە هەموو دەنگێکی ناڕازی بەرامبەر بەم دەسەڵات ئێمە خەریکین هەموو ئەوانە یەکخین خەریکین کە پەیوەندیمان بە چەندین خەڵکی ئازادی خواز و کەسانی جۆراوجۆرەوە کردووە بۆ ئەوەی بتوانین ئەم بەستەرەی کە ئێستا لە بەردەم ناڕەزایەتی خەڵکا دروست بووە بیشکێنین چکە بەڕاستی خەڵک بەسەرکوت بە گرتن بەڕاونان بە شوێن بزرکردن بە توهمەت دروستکردن ئەوانەی کە ئێستا شتانی کە لە وەڵامەکانە کە هەم کاکێژە و بە ڕێزیشتان ئاماژەتان پێکرد هەمیشەمانە سونەتیان بووە وەختێک کە تاوانێکیان کرد بێ ڕۆژنامە نووسێکیان کوشت بێ لە نارانی سیاسی خۆیان نابوو خێرا ڕووداوێکی تەمومژاویان بۆ دروست کردو و تۆهمەتێکیان بۆ دروست کردو لەو تۆهمەتێک کە بۆ ژیان بەخۆت کرد و سەردەژ عوسمان دروستیان کرد تا ئەو پروپاگەندانی تر یا ئەو ئیدیعانەی تر کە ئێستای خەنە پاڵ شیروانیان بۆ ئێمە ڕەوشتێکی دانەبراوە لەم دەسەڵاتە وەختێک بۆ ئەوەی کە تەبریر بێنێتەوە بۆ سەرکوتێکەکەی کە بۆ ئەوەی کە هەتا ئەم کەسانی کە گرتووە ئەوەی کە ئێستا تۆهمەتی تیرۆرە خاتە پاڵیان ئەمە جۆرێکە لە شەرعێدان بەم هەڵمەتەی دەسەڵات بۆ درێژەکردنەوەی سەرکوت لەسەر ژیانی خەڵک بۆیە ئەوەی ئەماکە لەژێر ناوی ئەمانە بە تیرۆریز لە قەڵمدا بەڵام تەمەن خەیاڵی خاوە کە ئەو کاری بۆ ناچێتە سەر ئێمە هەموو ئێمە و خەڵکی ئازادی خواز و هەموو هەوڵەکانی خۆمان بە تەواوەتی خستۆتە گەر بۆ ڕیسواکردنی ئەم هەوڵانی دەسەڵات و بۆ لابردنی ئەم ڕێگریانەی بەردەم ناڕەزایەتی خەڵک هەرچی وەگوتم سەرکوت زیابێ معلومە کە خەڵکیش پاشەکشێ بە جۆرێ بە خەڵکەکە بۆ ئێمەمانوێ ئەم پاشەکشێ بەسەر خەڵکات تەحمیل نەبێ خەڵک خۆی تەنیا نەبینێ ئیرادە بۆ خەڵکی کوردستان بیجەڕینەوە کە ئەوان تەنیا نی لێرە ئێمە ئەمانوێ پێیان بڵێن بە خەڵکی کوردستان
دەشتی دەستخۆش کاک پێشڕەو ئەگەر بە دوواداچوونێکی هەیە بیکەی پێشەوەی دووەم بێنین منیش ئەمێت سەبارەت بوو مەسەلەی قسە بکەم لە ڕاستیەکی لە کێشەکانی ئێمە لە سەرتاسەری ئەوروپایە یاخود لە تاراگە بەگشتی ئەوە بووە کە دەنگەکان زۆر لێکری دابڕاو بوون کارەکان بە شێوازێکی ئینفرادیە کرا یاخود لە شێوازی دەستەیەکی دیاری کراوە هەڵە سامە کۆمەڵێ کار من ئاگادارم برادرانێکێکە لە ساڵانی توان بڵێن 2015 تا 2016 خەریکیەوە بوون کە بێن بە شێوەیەکی کۆلێکتیڤ بێکەوە هاوکار لەگەڵ یەکە کارکەن خۆشبەختانە بەهۆی ئەم ڕووداوانی کە ڕوویدا بەداخۆ بۆ ڕووداوانە بەڵام خۆشبەختانە وەکو کاردانەوەیەک خەڵکانێک چ لە دەرەوە چ لە ناوەی وڵات گەشتە ئەو باوەڕێک کە پێویستە کاری بێکە و هاوکاری لەگەڵ یەکترا بکرێ ئەوەش وای لێکردن کە بەرە ئەو بڕۆن کە ڕێکخراوێک یا گروپێک بە ناوی کۆمیتەیەک بە ناوی گروپی داخۆشی لە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان پێک بێنن خۆشبەختانە ئەم گروپە وەکو نیشاندانی ئەوەی کە کاری بەیەکەوەیی کاری هاوکاری یاخو دەستە جەمعی چۆن ئەتوانێت کاریگەری خۆی هەبێ یەکەمین کاریانەوە بوو کە خۆیان و خەڵکانی هاوبیریان ئاگادارکردنەوە کە لەگەڵ هاتنی مەسلوب بەرزانیا بۆ ئەوروپا لە سەرەتا بێگومان ئاگادار نەبووین کە لەوەی چاوپێ پێکەوتن بە چیەکە پس دوای چاوپێکەوتنی بە سەرۆکوەزیرانی هۆڵندا و ئاگاداربوونەوەمان لەوەی کە بەنیازە چاوپێکەوتن لەگەڵ جۆزێف بۆرێلی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا بکات ڕاستەوخۆ ئەو کۆمیتەیە هەستا بۆ کەمپینەی کە نامەیەکی بێشومار نێرا بۆ ئەوان بەڕادەیەکە ڕاستەوخۆ ئەو چاوپێکەوتنەی مەسلوب بەرزانیان هەڵوەشان بۆ تەنانەت لە کاتێکا تەلەفۆنیان منوەکو یەکێ لە ئەندامانی ستافی تەفدا پرێس پەیوەندیان پێوە کرا بە لە ڕێگای دەستگاکەمانەوە بە نووسنگەکیانەوە وەڵامیان داینەوە وەڵامێکی زۆر ئەتوانم بڵێم زۆر لە دیبلۆماسیش کەمتر کە ئەوە بوو کە وتیان بەهۆی هەنێک کێشەی کۆڕۆناوە چاوپێکەوتنی ئەلەکترۆنی نەکراوە لە کاتێکە هەریشی لێمە زانین کە کۆرۆنایت پەیوەندێکی نییە بە چاوپێکەوتنی ئەلەکترۆنیەوە بەڵام وەکوی لە ناوە ئاگادارین ئەمە کو دانیشتوانی بەلژیکا و برۆکسل لە ناوە ئاگادارین هەواڵمان بۆ هاتووە کە تەنانە لە ناو فەرمانبەرەکانیان نەوتوانە ئەمە یەکەمین جارە ئەم هێرشە گەورە ئیمێڵیاکرێت لەسەر ئێمە ئەوەش هۆکار بوو لەوەی کە چاوپێکوتنیان پێ نەکردووە ئەو کاردانەوانەی دەسەڵات و ئەو دوانانەی دیندارجێباری یەکێکە لەو کاردانەوانە بۆ ئەو بووی کە ئەو ڕسوایی و ئەو شکستیە بەسەر مەسلوب بەرزانیا هێنرا دەست خۆش کاک پێشڕە و دەستان خۆش بێ بۆ تەوەری دووەمی باسەکەمان لێرە کۆتایی هات بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا دەگەڕینەوە لاتان ناوبڕێک و چەند دقەیە پشوو دەگەڕینەوە لاتان بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان لە تەوەری سێمە کە تیایدا ئەچینە سەرباسی ئەوەی ئەم کار و چالاکیانەی هەتا ئێستا کراوە هێشتا نەگەیشتون بەوەی نەبوونەتە هۆی ئەوەی کە کۆتایی بێنێ بە مەسلەی ئازادبوونی زیندانیان یاخود بەرقەرارکردنی ئازادی ڕادەربڕین ئازادی هەڵسوڕانی سیاسی لە هەرێمی کوردستان سەرباری ئەوەی کە کار و چالاکی زۆر کراوە ئایا کەم و کوڕیەکان لەکوایە کێشەکان لەکوایە ئایا بە چ جۆرێک ئەتوانین برەو بدەین بە شێوەی کار و هەڵسوڕانی سیاسی بە چ جۆرێک ئەتوانین ئەم ناڕەزایەتیانە کە پێشتر باسمان کرد لە چەند ساڵی ڕابردووە هەبووە و لە ئێستاشا هەیە بەرامبەر بە دەسەڵات لە هەرێمی کوردستان بگات بەوەی کە لایەنی کەمی ئازادی و مافە سیاسیەکان بۆ تاک دابین بکە دێنەوە لاتان لەگەڵمان بن.
خۆشەویستی کەناڵی هیوا سوپاسانەکەین کە لەگەڵمان ماونەتەوە بۆ تەوەری سێمی گفتوگۆمان سەبارەت بە شەپۆلێکی تری سەرکوت لە هەرێمی کوردستان و ئەو ناڕەزایەتیانەی کە بەرامبەری بەرپا بووە. لە تەوەری سێما دێنە سەرباسی ئەوەی ئێمە باسمان کرد لەوەی کە بە تایبەت لە دەرەوەی وڵات کار و چالاکی زۆر کراوە، کۆمیتەیەک ڕاگەێنراوە بۆ بەرگری لە ئازادی سیاسی و مافی و ئازادکردنی زیندانیانی سیاسی و هەروەها ژمارەیەکی بێشمار نامەکراوەتە سەر یەکێتی ئەوروپا و کاری جۆراجۆر کە هەم ئەنجامی هەبووە و هەم بۆتە هۆی لەمپەردانان لە بەردەم هەندێک لە کارە دیپلۆماسیەکانی سەرانی دەسەڵاتی هەرێم کە دێنە دەرەوە. بەڵام لە هەمان کاتە هێشتا ئەم کار و چالاکیانە ئەو ڕەنگەی پێوە دیار نییە کە ببێتە هۆی ئازادکردنی زیندانیانی سیاسی. هێشتا لەوە ئەچێ هێشتا لە سەرەتایەکی زۆر زوابین بۆ ئەوەی ئەم کارانە بگەن بەوەی کە ئازادی هەڵسوڕانی سیاسی لە هەرێمی کوردستان بەرقەرار بێ کە بتوانین ڕێگە بگرین بەوەی کە ئەم دەسەڵاتە هەم لە ڕێگەی پەرلەمانەوە یاسای دژی ئازادی دەربکە، ڕۆژ بە ڕۆژ هەڵسوڕانی سیاسی بەرتەسکتر بکاتەوە و لە هەمان کاتا دەست باتە شێوازی جۆراجۆر لە سەرکوت و لە دەمکوتکردنی ئەو کەسان نارانی سیاسی و ئەوانەی کە ناڕەزایەتی پێکرد. بۆیە پێم خۆشە لەم تەوەرە دەشتی سەرەتا لە تۆ دەست پێیەکەم کە وەک باسم کرد سەرباری ئەم کارانە ئێمە ناتوانین بڵین لە ئێستاە ئومێدێک هەیە بەوەی کە کاریگەریەکی ئەو تۆمان دانابێت لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان کە لایەنی کەم زیندانیەکان ئازاد بکرێ. پێم خۆشە ئەو پرسیارە بکەم کە ئەو هۆکارە ناوەکی و دەرەکیانە چین کە بەڕای تۆ لەمپەڕن لە بەردەم ئەوەی کە کاریگەری ئەم ناڕەزایەتیانە کاریگەری خۆی دابنێن لەسەر دەسەڵات. بەڵێ طبعاً من ئەمێ لەو جێگایەوە دەست پێ بکەم بەدیهێنانی ئازادی ڕاستەقینە و لە کوردستاندا بە بەڕای من پێش هەشتێ لە گرەوی ڕیشە کێشکردن و وەلانانی ئەم دەساڵاتە ستەمکارەیە بە سەرسەری خەڵکی کوردستانەوە گرتوتێ ئازادی واقعی هەروەک چۆن نان زەڕورە بۆ ئینسان لە کۆمەلگای کوردستانە ئازادیش زەڕورەتێکە مافێکی سەرەتایی خەڵکە مافێکە تەنها بۆ حزابی سیاسی نییە. هەموو ئینسانێک لە کوردستانە ئازادە لەوەی کە چۆن فکرکاتەوە لەسەر ئەو دنیایی کە تیا هاتۆتە ئاراوە و بڕوا و بیرورا و بۆ چوونەکانی خۆی لەسەر بڵێ. تەجروبەی 30 ساڵ بە ئێماڵێ لە کوردستان لە ژێسایی ئەم دەسەڵاتەیە ناتوانی تۆ ئازادی بەدەست بێنی، ناتوانی لەبەرەوەی ناوەڕۆکی ئەم دەسەڵاتە ستەمگەرە، ئەم دەسەڵاتە ناسیۆنالیستیە، دەسەڵاتێکی ستەمکارە، دەسەڵاتێکە کە قازانج و بەرژۆندەکانی بۆ چینێکی کەمە کە سەروەت و سامانی ئەو کۆمەلگایان بۆ خۆیان قۆڕخ کردو و ئەکسەری ساحەقی خەڵکی کوردستان و هەژار و نەداریان خەڵکی زەحمەتکێشان لەگەڵ برسێتی و نەهامەتیا بەرەو ڕوو کردوتەوە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ بەڕاستی ئازادی واقعی لە کوردستانە بەدەست بێ ئەوە لە گرێوی ئەوەیە کە تۆ بێ و دەسەڵاتە وەلا بنی ئەوەی کە هەروەگەی کە خەڵک ئێستا خۆی تعبیری لێکە خەڵک تینووی هەڵپێچانی ئەم دەسەڵاتێتی. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بە بڕوای من کەمپین و کارێک ئێمە دەستمان بۆ بردووە تۆ ناتوانانی بەم کەمپینە هەموو شتێک بکەی. ئەمە حقیقەتێکە، ئەمە ڕاستیەکە دەبێت بۆ هەموو لایەک ئاشکرا بێ. ئەم کەمپینە لە باشترین حاڵەتە فشارێکە لە دەرەوە بۆ ڕیسواکردنی دەسەڵات لەسەر ئەو کار و کردەوانەی کەیکا لە بەردەم ڕای گشتی دنیا لە بەردەم ناوەندە جیهانیەکان. ئەگەر تاڵەما ئەم کەمپینە خۆی جوود نەکا، خۆی پەیوەست نەکاتەوە بە چین و توێژەکان ناڕازیەکانی تری کۆمەلگا کە ئەمڕۆ لە کوردستانە لە ژنان، لە لاوان، لە کرێکاران، لە مامۆستایان، لە پزیشکان، لە
کارمەندانی کەرتی تەندروستی لە کرێکارانی کەرت و بەشە جۆرا و جۆر و ناوەندە پیشە سازەکان لە کوردستانە کە بە شێوازی جۆرا و جۆر لە چەند ساڵی ڕابردووە ناڕەزایەتیان بۆ بەرامبەر بەدەسەڵات بە بڕوای من ئەبێ ئێمە ناڕەزایەتەکانی خۆمان دەنگی ناڕەزایەتی خۆمان جووتکەین بە خەبات و ناڕەزایەتیە کە ئەمڕۆ لە کوردستانە وەک گوتم لە حاڵەتی چاوەڕوانیایە هەر کار و کردەوەیە کە ئەمە یکەین و هەر جۆر فشارهێنانێ بۆ دەسەڵات سەرنجام عامیلێکە بۆی وەک گوتم ئەم ڕێگری و عوایقانی بەردەم ناڕەزایەتەکان لە کوردستانە لابچێ بۆی خەڵک بتوانێت دەنگی ئازادانەی خۆی بەیان بکە بۆیە من پێم وایە ئەبێ ئێمە ئەوڵین کارێک کە بیکەین وە گوتم خۆمان جووتکەین بەم بزوتنەوە ناڕەزایەتیانەی کە لە کورسان بەداخەوە کە مشاکیلی خۆی هەیە وە گوتم تەوەرێکی تایبەتی ئینسان لەسەر زۆفی ناڕەزایەتەکانی ئێستای کوردستان بۆ نەگەشتۆ بۆ ئاستەی کە دەسەڵات وەلانێ ئەوەی کە لە چ جێگایە کار ڕاوەستاوە گوتمەوە باسێکە زۆریەوێت تا ئینسان لەسەری ڕاوەستێ لەو بارەوە بەرنامەیەکی تایبەتی وەیە کە لەو بارەوە قسە بکەین بەڵام گرنگەوەیە کە ئێمە وە گوتم ئەم خەباتە ئەم کاری کە دەستمان بۆ بردووە گرێ بدەینەوە بەو ناڕەزایەتیانە هەر جۆر دەور و دەخاڵەتێکی ئێمە هەر جۆر پشتیوانی کردنێک لە هەر کار ناڕەزایەتی خەڵک لە کورسانەکەوێتە بەردەم سەرکوتی ئەم دەسەڵاتە هەر جۆر کاردانەوەیکی خێرا لە دەرەوە بە بڕوای من دەستی ئەم ناڕەزایەتیانە ئاوەڵاترەکە کە هەنگاو بە هەنگاو حتا دعمی ئەمە بۆ تەمینی ئەو ڕەهبەرایەتی کە پێویستە ئەو ناڕەزایەتیە ئەو ناڕەزایەتیانە تەمینی کە هەنگاو بە هەنگاو نەخشەی سەرکەوتنی مەتاڵبەکانی خۆی بەسەر دەسەڵاتە بسەپێنێ و ڕێگای بەرەو ئەوە بڕۆ بزوتنەوەیکی سیاسی بڕوات وە گوتم ناتوانانی تۆ ئەمە بە دەرکەی لە سیاست چونکە وەزعی بەدڵنیایی ژاوی سیاسی کەمڕۆ لە کوردستانە هەیە تەنها لە گرێوی ئەوە کە بێم دەسەڵاتە بڕوە ئەمانە نیشانیانە نەحزابێکی میلیشیایین کوردستانیان کردو بە دوو بەشەوە بە دوو زۆنەوە ئایقی بەردەم هەموو ئاڵوگۆڕێکن بۆیە ئەم دەسەڵاتە نیشانیاوە چاکسازی هەڵناگرێ پینە و پەڕۆ هەڵناگرێ تەنها ڕێگەوەیە کە ناڕەزایەتەکانی خەڵک لە شوێنی کار و ژیانەوە دەست پێ بکە هەنگاو بە هەنگاو سەلبی مەشروعێت لە دەسەڵات وەرگێتەوە بە ڕێژێ دەسەڵات بێنێتە دەرەوە بەرەو ئامانجی خۆی بڕوە شۆڕشە لە کوردستانە کەوابێ تۆ لایەنێکی زۆر گرنگی ئەم مەسەلەیەت شی کردەوە بە بڕوای من لایەنێکی ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئەمە بەشێکی گەورەیە پایەکی گەورەیە لە ڕاگررتنی دەسەڵاتی خۆی واتە سەرکوتی سیاسی بەرتەسکردنەوەی ئازادیەکان پێویستیەکی حتمیە بۆ ئەم دەسەڵاتە و ئەگەر خەڵک بەدوای ئازادی ڕاستەقینەوە و ڕزگاربوونەوە بێ بەلاچوونی ئەم دەسەڵاتە ئەتوانێت ئەوە بەدیبێنێ ئەمە لایەنێکی زۆر گرنگە و هەروەها بەشێکی تر لەوەی کە تۆ شیت کردەوە پەیوەندی بۆ هەیە کە خودی ناڕەزایەتیەکان ئەبێت چۆن بێ و سەری بەکەوە بێ چۆن ببەسرێتەوە بە بزوتنەوەیکی فراوانتری ناڕەزایەتی جەماوەریەوە لە هەرێمی کوردستان بەڵام منەمەوێت لە بەشێکی ترە لەسەر مەسلەیەکی تر بدوێم ئەویش هۆکارە دەرەکیەکانە لێرەوە پێشەوەی دەمی پرسیارم بکەمە کاک پێشڕەو ئەمە ئەوە باس بکەم کە بارودۆخێکە لە جیهانە دروست بووە مەسلەی ئەوەی کە نیوللیبرالیزم و گلۆبالیزیشن جیهانی بوونەوە بارودۆخێکی دروست کردووە کە ڕۆژ بە ڕۆژ تێکەڵبوونی دەستی کۆمپانیا گەورەکان کارکردنیان و پێکەوە هاوکاریکردنیان بۆ کەڵەکەکردنی سەرمایە لە هەموو دنیاە حتا بێت ڕێگری کەمتر بۆتەوە حتا بێت ئەمانە بە هیچ جۆرێ ملکەچ نین بۆ هیچ جۆرێ یاسایەک بە تایبەت کە پەیوەندی بە مافی ئازادیەوە هەبێ کە پەیوەندی بە مافی کار و ژیانی خەڵکەوە هەبێ هەر بۆیەشە من پێم وایە یەکێ لەو هۆکارە دەرەکیانە کەوا ئەکا کاریگەریەکانی با بڵین ئەم ناڕەزایەتیە فراوانانەی کە ئەمڕۆ بە دەسەڵاتی وەکو دەسەڵاتی هەرێمەکرێ ئەوەیە کە ئەوان کاتێ دێنە ئەوروپا ئێستا زیاتر وەک بازرگانان دێن و خاوەن کۆمپانیا دێن و ئەو کارانی کە ئەیکەن زیاتر دیداری کۆمپانیاکان و دروستکردنی سەفقەی تیجاری و ئەم جۆرە شتانەیە و لە دنیای ئەمڕۆی نیوللیبرالیزم بە هیچێکێ لەم کۆمپانیا جیهانیانە ئامادە نییە بەرژەوەندی ئابووری خۆی بخاتە ژێر پرسیارەوە
بە خاتری ئەوەی کە پارتی و یەکێتی خەریکی سەرکوتن یاخودی اعتیرازێ بک بەم سەرکوتەی ئەمان ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بەڕاستی من چەنە سەیرێکم ئەیبینمەوەکە بارودۆخێکی جیهانی کە دروست بۆ قبولکردنی ئەمە لە دەسەڵاتێکی سەرکوتگەری وەکو پارتی و یەکێتی زۆر ئاسانتر بووە لە دنیاە من بۆیە پێم خۆشە لێرەوە ئەگەر کاک پێشڕۆ بە لە بەرچاوگرتنی ئەم خاڵەکە من وتم پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم کە تۆ پێشتر کەمێکیش ئیشارەتی پێیە ئەم ڕێکخراوانەی وەکو بۆ نمونە لێبوردنی نێودەوڵەتی ئەمنستی ئینتەرناشنال هیومن رایتس وۆچ پێشتر ئەگەر بیر لە بکەیتەوە 15-20 ساڵ لەوە پێش بە دەیان ڕێکخراو هەبوو کە بەرگری ئەکرد لە زیندانیانی سیاسی کە ئەهاتنە سەرخەت کە ئەهاتنە پێشەوە کە راپۆرتیان ئەنووسی کە بە شێوەیەک دەسەڵاتی سیاسی ئەو ناوچەیە ئەو وڵاتیان ئەخستە ژێر پرسیارەوە لەسەر ئەم جۆرە پراکتیزانە لەسەر سەرکوت بەڵام ئێستا ئەم کاریگەریە کەمترە بینینەوە تۆ بەڕای تۆیە ئەنی پێم خۆشە نەختێ لەو بارەوە قسە بکەی ئەگەر ئەم شتە وایە یاوانە ئەتوانی بڵێ گۆناوانیە ئەم مەسەلەیە کاریگەریەکانە هەیە وەکو خۆیەتی یا ڕای خۆت بڵێ لەسەرەوەی کە چییە گوزەرێ لێرە لە ڕاستیە ئەو مەسلەی کە ئێوە باسیەکەن مەسلەیەکی زۆر گرنگە مەسلەیەکی بەڕاستی ئایدۆلۆژیای قوڵ و لە تێڕوانینی زۆر جیاواز هەیە بەرامبەر بۆ مەسەلانە لە تێڕوانینی ئایدۆلۆژیای جیاوازەوە لە جانبینی جیاوازەوە لە تاقیکردنەوە و تەجاروبی جیاوازی خەڵک و ڕێکخراوەکانە و بەڵام ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە هەمیشە لە هەموو مەسەلەیەکە دوم لایانی گرنگ هەیە ئەویشان ناوەشەکان و دەرەکەکانە ئێمە زۆر مەسلە هەیە کە پەیوەستی بە خۆمانەوە لایەنە ناوەشەکانەوە هەیە ئەویش بۆ چی کاتێککە ئەبینین هەنێک لە ڕێکخراوەکان کاردانەوەیان نییە یاخو وەکەوەی ئێمە چاوەڕێیان لێکرێ ئایا هۆکارەکە لایەنێکی دەرەوەیە یا خۆمانین من هەستەکەم بۆی کە ینی بە گونجاوی زام لەسەرەوە بدوێم لە سەرەتایە کە ئێمە بە هۆی کۆمەڵی مەسەلەوە هەیە پەرتەوازین یەکێ لە کێشەکانمان کێشەی ئایدۆلۆژیە ئێمە طبعاً من یەکێکم لەو کەسانەی کە بۆ پەڕی قەناعەتەوە بەرگری لە مافەکانی کرێکاران و زەحمەتکێشان و چینەکانی خواروی کۆمەلگاکەم و خۆشم هەمیشە وەکو بەشێ لەوان بینیوە وەکو بەشێ ئەوان ژیاوم بەڵام زۆر جار ئەم کێشانە ئەبنە هۆکاری ئەوەی کە هەنێ لایانی کە هەیە بەرچاو نەگیرێ من بەش بە حاڵی خۆم لەو باوەڕیام کە هەنێ جار خەڵکانێ کە سەرمایەدارن ئەوانیژن خراون دەژێت کاریگەریەکی خراپەوە یاخو زۆر بە خراپ ڕوبەڕویان بوونەتەوە وەکو لە بەرامبەر سەرمایەداری گەندەڵە کە من بۆ جام کردەوە سەرمایەداری نیشتیمانی سەرمایەداری گەندەڵ وەکو ئەوەی کە خەڵکانێکیان بە هەوڵی خۆیان بە بازی خۆیان بە بیرکردنەوەی خۆیان بە کۆمەڵێ سەرکەوتنی ئابوووریەگەن بەڵام لە بەرامبەریاندا پیاوانی دەسەڵات حیزب دەسەڵاتدارەکان لە ڕێگای گەندەڵی و لە ڕێگاکانی پێشوپەناوە ڕکابەری ئەوانەکەن ئەوانە وان لێت کەیتر نتوانن لە ڕێگاژی باشەوە بێن بە شێوەیە کردا هەڵسن سەرمایان بخەنەکە کە لە خزمەت کۆمەلگایە بێ ئەمە یەکێ لە کێشەکانە هەروەها یەکتری پەسەند نەکردن بۆ هۆی کۆمەڵی ئەفکاری جیاوازەوە ئەمانە هەموو وایە کردو کە ئێمە شێوەیەکی لە ئەو پڕی ناڕەزاین بەرامبەر بۆ دەسەڵاتە بەڵام لە منتەڵەقی جیاوازەوە یەکتری قبوڵ ناکەین ئەوە شێوە لاوازێکی کە بوو ئێمە کێشەکان ناوەکیە بینیت کێشەکان کێشەی ناوخۆی بزوتنەوەکە ئەبینی یا خودم ئێمە پێویستە من بەڕای من پێویستە ئێمە بگەڕین بە دوای لایەنە هاوبەشەکانمانە ئیتر لە چ ڕێکخراوێکەوە بێ لە چی ئایدۆلۆژیا و یاخو لە چی دنیابینیەکەوە بێ بەرامبەر بەم دەسەڵاتە وەکوەوەی کە یەکی لە مەسەلە گرێکەکانەوە ئازادەکانی خەڵکی پێشێل کردووە نان و کانسی ژیانێکی گوزەرانێکی باشی خەڵکی لە چینەکانی خوارەوە تاک و ناوەڕاستەوە هەمووی پێشێل کردووە ئەم شتانە ئێمە کۆ بکاتەوە جا ئەوە هەیە
ئەوە یەکێ لە مەسلە گرنگەکانە. مەسلەوەی کە ئایا کاریگەری نیۆلیبرالیزم یاخۆ کاریگەری سەرمایه‌داری لەسرە من زۆر جار و پرسیارە لە خۆمەکەم کە ئایا باشە ئەم کاریگەریانە بۆ لەسەر زۆر لە وڵاتانی تری ئەوروپایان نیە بەتابەتی ئەوروپای سنترال قساکەم نەگە لەسەر ئەمریکا کە سیستەمێکی زۆر لە زۆر بابەتە جیاوازە بە تایبەتی لایەنە ئابوووریەکانەوە. بۆچی ئەو کاریگەری لەسەر بۆچی ئەو کاریگەری ئەبێ لەسەر هین هەبێت؟ دەسەڵاتی کوردستانە لە کاتێکە ئەو ڕۆڵە گەورەیەشیان نییە تا کوێستا وەکۆی ئەبینین ئەو پرۆژانەی کە لە کوردستان نەکراوە بۆ ڕادە گەورەیە نییە کە بێزگە لە مەسلەی نەوت و ئەو جۆرە شتانە. جا لەبەرەوە بەلای منەوە ئەبێ بگەڕین بۆەوەی کە لاوازی لە ئێمەیە. کاک پێشڕە و زۆر باشە کەوا بێ من لێەوە تۆ ئێمەت بردە سەر خاڵێکی گرنگ ئەویش ئەوەیەکە نێرانی ئەم دەسەڵاتە سیاسیە ئەوانەی کە ناڕازین بە مەسلەی سەرکوتی سیاسی ئەوانەی کە بە دوای مەسلەی بەرقەرارکردن و مسۆگەرکردنی ئازادی ڕادەربڕین و هەڵسوڕانی سیاسیەوەن لە هەرێمی کوردستان بە بڕوای تۆ پێویستیان بەوەیە یەکگرتووتر بن زیاتر بە دوای خاڵە هاوبەشەکانە بگەڕێن زیاتر بەمە ئەتوانن ئەم بزوتنەوەیە بەهێز بکەن و فراوانی کەنەوە. دەشتی لێرەوە ئەمەوێ آخر قسە بێنمەوە لای تۆ لەم بارەیەوە ڕێگەی چوونە پێش چییە؟ با بڵێن وەکوتمان تۆ پێشتر هەنێک لەسەر ئەمە ڕۆیشتی کە ئەبێت سەرێکی ئەم ناڕزایەتیانە ببەسرێتەوە بە ناڕزایەتی فراوانترەکانی خەڵکەوە لە هەرێمی کوردستان. بەڵام لەسەر ئەم مەسلەی ئەمەوێ بۆ مەسلەی ئازادبوونی زیندانیانی سیاسی بۆ مەسلەی دروستکردنی فشار لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین بە ڕسمی بناسێ و چیتر ئەم سەرکوتە و خەفەقانە کە بە تایبەت لە من دڵنیام لە هەموو شوێنێ لە سلێمانی ژوایە بەڵام بە شێوەیەکی زەق لە هەولێر و بادینان کە خەڵک ناتوانێت کۆ بێتەوە ناڕزایەتی دەربڕێ سەرباری ئەم هەموو نەهامەتیە سەرباری بێموچەی سەرباری نەبوونی خزمەتگوزاری سەرباری ژیانێکی کولەمەرگی و بێدەربەستی دەسەڵات لە بەرامبەر مردنی خەڵک بە کۆرۆنا چی بکرێت ڕێگەی چوونە پێش چییە و بتوانین بە شێوەیەکی ئەرێنی لە کۆتایی ئەم گفتوگوۆیە بگەین بەوەی کە ڕێگەی چوونە پێشی ئەم ناڕزایەتیانە چیە و ئەم بزوتنەوەی چیە بۆی بتوانێت کاریگەرتر کار بکە. زۆر سپاس پرسیارێکی زۆر زۆر بەجێە بەڵام من پێشەوەی بچمە سەر وەڵامی و پرسیارە پێم خۆش بوو لەو هەروە شتێک بڵێم لەسەر ئەو شتەی کە باست کرد کە بە دروست من هاوڕای تۆم لە پەیوەند بە ئەوزاعی جیهان و کاریگەرە دەرەکی و ناوەکیەکان لەسەر وەزعی کوردستان. وەزعی کوردستان وەزعێکی دابڕام نییە لە وەزاعی جیهان ئەو حقیقەتێکە کە ئەمڕۆ خۆرهەڵاتی ناوەڕاست لە چەند ساڵی ڕابردووە بۆتە کانونێک بۆ کێشمەکێشمی وڵاتە زلهێزەکانی دنیا کە بە دوای خۆیان جەنگ و ماڵوێرانی و ئاوارەیی و دەربەدەری و دایان ماسات لەو کۆمەلگایە چۆتە پێشەوە هەتا ئەوەی کە بۆچی دەورانێ بووە ئەم منازەماتە جیهانیانە نامەیان دەوریان کاریگەری بووە بۆ نمونە بەڕێستان نمونەی ئەمنستی ئینتەرناشناڵتان هێنایەرەوە ئەمانەی دەورەیە بوون دەورەی دنیای دوو قوتبی شەرق و غەرب دەورانێ بوو کە نامەی ئەحزاب و ئەم ئیتیحاد و ناوەندە جیهانیانە کاریگەری وە بوو هەتا ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئێستا کاری بۆتەوەی کە خەڵک لە شوێنە جەنگە بێ بڕۆن خێمە بن بە خەڵکو و لەوانیشتە تازە بە ئەندازەی کافیش ناتوانن وەڵام بە وەزعی ئاوارەی و دەربەدەری کە نەتیجەی شەڕ و کێشمەکێشی وڵاتە زلهێزەکان هاتۆتە پێشەوە ژیانی خەڵک تەأمینکەن بۆیە بە بڕوای من ئەوزاعی قەیرانێکە لە کوردستانە هەیە لە عێراقا هەیە بەرهەمی کێشمەکێشی وڵاتە زلهێزەکانی جیهانە دنیا هەمووی لە گێژاوایە دنیای دوو قوتبی تەبدیل بووە بە دنیای چەند هێزی و هەتا ئەوەی کە هەر قوتبەی بۆ خۆی هەر دەوڵەتی سەرمایه‌داری بە هەوڵی پچڕینی قازانج و بەرژەوەندەکانی خۆیان و واتەنانەت ئەو حکومەت و دەسەڵاتانەی کە لە نێو ئەم کێشمەکێشەیە لە نێو خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەوە تا بە هەوەسی خۆی ئێرانێک لە سووریا نفوسی هەیە لە حیزب الله لوبنانە ئۆردوغانێک چوزانم
هێزەنێرێ بۆ ئازربایجان و ئەوە لەو بگرە تا دەخاڵەتی لە عێراق و لە ئێران و لە عفو لە سووریا و هەموم جێگانەیە یعنی ئەوزاعێکی سەرگێژە هاتۆتە پێشەوە هەر کەس ئێوێ لەم ئەوزاع بۆ خۆی بپچڕێنێ بۆیە ئێستا کوردستان وەزئی کوردستان بێکاریگەر نییە لەم ئەوزاع جیانی کەسا هاتۆتە پێشەوە بە دووست باست کرد نیۆلیبرالیزم خۆ هەر ئەمریکا چۆتە ئەوێ چوزانم دەبابە و جەیش و خوزەی نەبردووە معلومە ئەو بەحسی هێنانی کۆمەلگای مەدەنی و سیاستێکە ئەمڕۆ سیاست مەدارانی چێتی پارتی چ لەباری اقتصادی چ لەباری سیاسیەوە ڕێنمایەکانی ناوەندی قەرزی جیانیە بن بەڕێوە سیاسەتی نیۆلیبرالیزمێکەوان هێناویانە دەسەڵاتێکی نامەسئولیان داناوە کە ژیانی خەڵک لەو کۆمەڵگایە ئەوە بکە بچووکترین بەرپرسیارەتی بەرامبەر بە ئەمنیەت و سەلامەتی و ژیانی خەڵک نیشان نەداوە سەرمایەداری جیهان سیستەمی نیۆلیبرالیزم ئەمەی قبول کردووە کە ئەم سیاسەتی کامڕۆی چێتی و پارتی لەوەی کە نایانەوێت تێکچێ لیان تێکچێ لەوەی کەسا کوردستان بەردەماوە تا هەر شتێکەوێ حکومەتی فەڕەنسی نمایندەی خۆی نێرێ حکومەتی ئەمریکا هەمیشە خۆی لەوەیە معلومەوانە چەندی 30 ساڵ کاریان لەسەرەوە کردووە کە ئەو کۆمەڵگایان بۆی دارەکەن بۆی کە هێزی کاری هەرزان کرێکاری بێدەنگ سەرمایەکانی خۆیان لەو کۆمەڵگایە ساختکەنەوە بۆیە من پێم وایە ئەوزاعە وەزئی کوردستان وەزعێکی دابراونیە لەمە و هاوکاتیش ئەو وەڵامی کە لە پەیوەندەوەی بۆ وەچی نامەکانیان تەسیراتینەی دەورەیە بووە بەداخەوە کەوایە ئەمڕۆ لومپنیزمێکی دنیا بۆ ڕازڕەوی و فاشیزمێکی وەکو ئۆردوگان و ترامپ و ئەوانە لە دنیاە کە نفوس پیاکەن و بەرامبەر بە پەیامێکی ئەرێنی تەواویکەی قسەکانت بە ڕێگەیەک بەرەو پێشەوە ئەو ڕێگا حل بە بڕوای من ئەچمۆ سەرە قسێ وەلانانی ئەو دەسەڵاتەیە هیچ تەجروبە لە کوردستانە نیشانی داوە ئەم دەسەڵاتن چاکسازی هەڵناگرێ بە وەهمیەوە ئێمە بڕۆین قانون بەرینە پەرلەمان و تەسبیب بکەین پەرلەمانێکی کارتۆنی دوو حیزبی میلیشیان کوردستانیان دابش کردو بە زۆنی زەرد و سەوز 30 ساڵ خەڵ ئێمە ئیمتیحانین خەڵکی کوردستان ئیمتیحانێن لەسەر ئەو دەسەڵاتە ینی چیتر ماوە بۆیە بە بڕوای من ئازادی خۆشگوزەرانی خۆشبەختی بەدەزیێنانی خزمەت گوزارەکانی خەڵک تەنها لە گرەی وەلانانی و دەسەڵاتایە بۆیە ئەرچی ئێمە بە بڕوای من ڕێخستنی خەڵکە لە دەوری ئەم ئاسوێ لە دەوری ئەم ئامانجە هەنگاو بە هەنگاو گەورەکردنەوەی ئەم ناڕەزایەتیانە ڕێکخراوکردن بە بڕوای من مەرجی سەرەکی سەرکەوتنی ناڕەزایەتەکانی خەڵکە ڕێکخراو بە معنای خەڵک لە شوێنی کار و ژیانی خۆی لە گەڕەکەکان ئەنجومەنەکانی گەڕک پێک بێنین هەوڵ بن ئێستا لەم پەتای کۆڕۆنایە کە نەهامەتی و دەردەسەری بەرۆکی خەڵکی گرتووە هەنگاو بامان خۆمان ئیرادە بێنینە مەیدان پشت بنێن بە پشتیەکەوە ڕەهبەران و هەڵسوڕاوانی ناڕەزایەتەکان یەکگرتوو بن لەژێر چەترێکە چۆن بتوانین نەخشەی سەرکەوتنی ناڕەزایەتەکان لە جێگەیەکەوە دەست پێ بکەین وەزعی کوردستان فەرقەکە ئەوەش ڕم بێ باسی زۆری بێ وەزعی کوردستان وانە لە یەک جارایەک ڕاپەڕینی سەراسەری بکرێ بێت تۆ لە جێگەیەکەوە لە گەڕێکەوە لە ناوچێکەوە چۆن ڕاپەڕینی ساڵی 91 لە ڕاپەڕینەوە دەسی پێکرد لە ڕانیەوە دەسی پێکرد بە بڕوای من ئێستش ئەوە ئێمە بێت زەمینەکانی ڕاپەڕینێک ئامادە بکەین ڕاپەڕینێکی جەماوەری بۆ دامەزرانی حکومەتێکی کاتی بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری دەسەڵاتدارەتی جەماوەری کە پێگەێنانی شوراکان ئەتوانێ تاقە ڕێکخراوی بڕیاردەر و دەنگی خەڵک و نمایندەی خەڵک و تەمینی ئازادیەکانی خەڵکتیا بهێنێتە دی بۆیە گرێدانەوەی ئەم ناڕەزایەتیانەی کە هەیە لەو جوتیارانەی کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە تا ناڕەزایەتەکانی ژنان ناڕەزایەتەکانی کارمەندانی کەرتی تەندروستی هەموو بەشە جۆرا جۆرەکانی کۆمەلگا چۆن ئەمە لە یەکتر هەڵپێکین ئەمەش لە گرێوی تەمیکردنی ڕەهبەراتیەکە ئەم ئاسۆیە بخاتە بەردەمی ئەم ناڕەزایەتیانە بۆ سەرکەوتنی نهایی ئەمەوێ ئاخر پێچڕە و ئەگەر ئاخر قسە
لە دوو دێڕە زۆر بە کورتی پێمان بڵێ هەنگاوی چوونە پێشی ناڕەزایەتیەکانی ئێستا بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی ئەکرێ چی بێ و ئەکرێ ئەو کارانەی ئێستا هەیە چی بگۆڕێ لە خۆی بەڵام بە کورتی چونکە کاتمان من لەو باوەڕیان کە ڕزیاکردنی زیندانیانی سیاسی بە فشارێکی جەماوەریەتە پێشەوە ئەنجام دێ بە فشاری خەڵکە و بە شێوەیەکی گشتی لە هەمان کاتا کاریگەری ڕێکخراوە نێودەوڵەتەکانی کەم تا زۆر کاریگەری خۆیان هەیە بەڵام بەڕاستی من ئەو وەکو پشتیوانێکی تەواوی قسەکانی کاک دەشتی بکەم بەڵام من بە ئەو دوو دێڕە بۆ تەرخانەکەم کە ئاڵێم بەڵێ منیش لەگەڵ ئەوەیان کە ئەم دەسەڵاتە بەبێ ڕاماڵین بەبێ کۆتاییهێنان هیچ سوودێکی نییە خەباتی ئێمە یا سوودەکانی سنووردارە بەڵام بۆچی بۆ بنیادنانی سیستەمێکی دیموکراتیە کە تایە هەموو دەنگە جیاوازەکان لە ڕێگایەکی پاک و لە ڕێگایەکی خزمەت بە خەڵکەوە ڕکابەری یەکتری بکەن نەوەکو یەکتری اختیال بکەن و ڕەشە کوژی بکەن بەرامبەر بم و ئەمەندامان یەکتری ڕەشە کوش بکەن ئەوەیە خۆش کاک پێشڕە و زۆر سوپاسی هەردوو میوانی بەڕێز پێشڕە و ئیسماعیل و دەشتی جەمالەکەم بینەرانی بەڕێزی کەناڵی هیوا ئەم شەپۆلی سەرکوتەی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەڵقەیەکە لە زنجیرەیەکی دوور و درێژتر کە لە 29 ساڵی ڕابردووە بەدەیان نمونەی و بەدەیان شێوازی سەرکوتی لە خۆی پیشانیاوە و هەروەها بەشێکە لەو نەهامەتیانەی کە ئەم دەسەڵاتە لە 29 ساڵی ڕابردووە لە ئێستاە بەسەر خەڵکی کوردستانی هێناوە لە نەبوونی موچە خزمەتگوزاری نەبوونی مافەکانی تاکە کەس ئازادی ڕادەربڕین و ئێستش سەرکوتی سیاسی و تیرۆر و تۆقاندنی نەیاران واتە ئەمە زنجیرەیەک و لێک هەڵپێکراوە بەم جۆرەش هەروەکو هەردوو میوانم باسییان کرد ئەو ناڕەزایەتیانەی کە بەرامبەر ئەگەر ناڕەزایەتی بۆ ئازادبوونی زیندانیانی سیاسی دەکەین ئەم ناڕەزایەتیە بەشێکە لە ناڕەزایەتێکی بەرفراوانتری خەڵک کە بۆ باشبوونی خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری خوێندن بۆ مناڵەکانمان بۆ بەرقەرارکردن و دابینکردنی موچە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی و بۆ بەرقەرارکردنی ئازادی ڕادەربڕینە پەیامی ئەم گفتوگۆیی ئێمە ئەمڕۆ ئەمەیە کە دەسەڵاتێک خەریکە لە هەموو لایەکەوە هێرشە هێنێ بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک و بۆ سەر ئازادیەکانی خەڵک خەڵکی ناڕازی هەڵسوراوانی ئازادی خواست و خەڵکانی جۆراوجۆر کە بەرامبەر بەم دەسەڵاتە ناڕازین پێویستیان بە بەرەیەکی جەماوەری ئازادی خوازی یەکگرتو و خاوەن پلان خاوەن ئاسۆیەکی سیاسیە کە تا بتوانن کۆتایی بەم ستەم و چەوسانەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستان بێنن دووبارە سوپاسی میوانەکانمانەکەم سوپاسدانەکەم بۆ بەشداریتان و سوپاسی ئێوەکەم کە لەگەڵمان بوون بۆ بینینی ئەم بەرنمەیەی کەناڵی هیوا جارێکی تر وە بیرتان دێنمەوە تکایە بۆ گەیشتنی دەنگی کەناڵی هیوا بۆ گەیشتنی دەنگی خەڵکانی ئازادی خواز و یەکسانی خواست و بۆ ئەوەی مەودای بیستنی دەنگی ئێمە فراوان بێتەوە تکایە بیرتان نەچێ کە بڕۆنە سەر پلتفۆرمە جۆراوجۆرەکانی بڵاوبوونەوەی بەرنمەکانی کەناڵی هیوا لە یوتیوبەوە سەبسکرایبمان کەن یاخود بەشداری بکەن لە کەناڵەکانی فەیسبوک و ئینستاگرام و پلتفۆرمەکانی ترەوە هەوڵ بن شێری بەرنمەکانمان بکەین هەتا بتوانین پێکەوە دەنگێکی بەهێز و ببینە بەشێک لە دەنگێکی بەهێز بۆ دنیایەکی باشتر سوپاسدانەکەم